بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. خوشكانی بەڕێزم وەروها برایانی بەڕێز السلام عليكم ورحمة الله. سپاس و سایش بۆ خۆی گەورە کە تەوفیقی داین بۆ جاری چوارەم یا بۆ محاضرە وانەی چوارەم بە خزمەتان بگەینەوە. ئێمە عنوانەکەی لە بیرتان ئەگەشتن، ئێمە ماددەیەمان لەو ناوە سەرەتایەک بۆ ناسینی بنەماکانی بانگەواز. ئەمەش کە باسێکین لەگەڵ سێ دەرسەکەی ڕابردووە هەر سەرەتایە. پێویست بۆ ناکە من وا بزانم کە هەموو شتێکم باس کردووە و ئێوەش وا بزانن کە هەموو شتێکتان بیستوو. نەوەڵا ئەوەندەی کە خوا تەوفیقی داین ئەلفبەیەکمان باس کردووە، ئەمەی کە ئەمڕۆژ حرەجەتە ڕیزی ئەو ئەلفبەیەن لەوە تێپەڕ ناکە، بەڵام بۆ خۆیان هەمووی خاڵی مهمن. تەنها وەکو جارە بە نەزەریەکەی نابڵێ وەکو جانیبی نەزەریە ئەوە من حاڵیم بیستومە یا بینیومە یا باسییان کردو بووم، وەکو جانبە مەیدانیەکەیش. یعنی ئەوەی من لێرە ئاستانەکەم بەوانی ڕابردووشەوە زۆرێکی هەشتی مەیدانی ژیانی خۆمانە، ئەتوانم بڵام عینوانەکانیش، ینی عینوانەکانیش هەمووی بەبێ ئیستیسنا لەم وایە کە ئەمڕۆ عومر باقی بگاتە حەڤەیە هەژدە خاڵ، ئەم حەڤە هەژدە عینوانە هەمووی وەکو جانب نەزەریەکەی ئێمە تەمەن بەڵێ لە کتێب وەرمانگرتووە. جا کتێب چی بە معنای قورئان، چی بە معنای حەدیث، چی بە معنای کتێب و نووسراوی تر، و زۆرێکی هەر لە ژیانی خۆمان ژیانە مەیدانیەکە. ینی ئەگەر تاڵاو بێ و باسمان کرد بێ لە ژیانی خۆمانە و تاڵاو چۆ بە قورگمانە. ئەگەر شیریناویش بێ شیریناویەکەشمان چەشتووە هەستمان پێی کردووە، یعنی لەسەر ئەساسی ئەو کەمە ئەزموونەی کە هەمانە، ئەو ئەزموونە سنوورداری کە لە عمری خۆمانە بینیومانە و بیستومانە و کارمان تیا کردووە و قسەمان تیا کردووە و هەندێک کاتێ خوێنمان شیرین بووە، زۆر کاتێ خوێنمان تاڵ بووە، ناوە ناوەش خوێنمان حەڵاڵ بووە لەسەری، ئابەس خوا پاراستوینی. ئەوەنە هەمووی ئەزموونی ژیانی خۆمان لەبەرەوە شتێک لەناو کتێبە بێ، بەس لەناو کتێبە باس کرابێ و خوێنرا بێتەوە، لە دەرەوە هەستی پێ نەکرابێ قەدر و قیمەتێکی هەیە. ئەوەشی کە لە دەروی کتێب دابەزی بێ بۆ ناوەوە بۆ واقعی ئینسانەکان، مەسەڵەن واقعی منی گۆڕی بێ یا واقعی توی گۆڕی بێ فەرقی زۆر زۆرە. لەبەرەوە دائیمەن ئێمە ئەوەندەی کە شتی مەیدانی و ئەزمون کراو بەلامانەوە مهمە و ئەبێتە جێی دەرس، ئەوەی کە ناو کتێبە کەمترە بێتە جێی دەرس. ناو کتێب وەکو عەرزم کردن قەدر و قیمەتی خۆی هەیە، پشتگوێ ناخرێەوەمان. بەس بەڕاستی هەموو کەسێک خەڵکی هەموو خەڵکی ئەمە کتێب ناخوێنێت، هەرێ بۆ خۆمان. ینی ساریشی لێمە پەیسایی لێک بڵە زەحمەت نەبێ لەم مانگی ڕابردووە چەندێک خوێندێت و لەوانەیە هەبێت لە ئێمە 10 لاپەڕی نەخوێنبێتەوە، هەش بێت لە ئێمە 200 لاپەڕی خوێنبێتەوە، هەیە لە ئێمە 1 لاپەڕی نەخوێنبێتەوە. جا بۆیە ئەڵم هەتا هەمومان کە بە حسابیش خوێنەوار و خاوەن بڕوانامەوەشتانین مەرج نییە هەمومان بخوێنینەوە، چ جای بە خەڵکە سادە و خەڵکە ڕەشۆکێکە. جا بۆیە خەڵک زیاتر ئەوەی کە جێی سەرنجە لای شتی مەیدانیە، شتی تەجربە کراوە. جا زۆر لەسەر قسەیان بانەڕۆین، مهمە ئەمە قەدەر الئیمکان هەوڵمان داوە جەمع بکەین لە نێوان هەردوو بوارەکە، هەم بواری بیرۆکەیی و بیردۆزەیی، هەم بوارە مەیدانی و عەمەلیەکە. زیاتر من ئەوەی کە لە ژیانی خۆمە مەسەڵەن بینیومە یا هەستم پێی کردووەوانە، توانم بڵم تەجربەیەکی شەخسی چرت تۆزێک، یعنی ئەمەی کە من عەرسانەکەم تەجربەیەکی شەخسیە، بەس لەوانەیە لای تۆش ڕووی دابێ کەڵم تەجربەی شەخسیە لە چاوی خۆم بینیوێتی، زەینی خۆم هەستی پێ کردووە، مەسەڵەن گوێچکەی خۆم بیستوێتی، هەست و شعور و ئیحساسم خوێندوێتی و مەسەڵەن بە شوێنیان گەڕاوەمانە، بەس ئەش گونجێ هەر لای جەنابی شۆشتە ڕووی دابێ. ئایا بەم عینوانەی کە من باسیەکەم یا بەو معنایی کە من باسیەکەم یا نزیک لەو عینوان و معنایی کە من عەرزتانەکەم. باش، ئێمە لە دەرسەکانی ڕابردووە لە مای 12 خاڵمان باس کردووە. خاڵی 13 ئەم عینوانە ئەڵێ خەمی بانخواز و خەمی جوتیار و ڕەنجی فەرهاد. خەڵکی ئێمە وازانێ مەسەلەی بانگەواز هەر لە خۆمە دەست پێیەکەم، لەوانەیە من وا تێبگەم بانگەواز هەر وێ لێرە شوا قسە بکەم بۆ ئێوە و ئیتر نەچم بە دوای قسەکانی خۆمە. من ڕۆم بۆ ماڵی خۆم و تۆش بۆ ماڵی خۆ، تۆ گوێ لە مەجموعی قسە بووە، مەش مەجموعی قسەم کردووە، هەریشێ بۆ ماڵی خۆی. ئیتر دوایەوە ئەم قسانە ئەڕواتە کوێ؟ ئایا واقعە دروستەکە؟ گۆڕانکاریە دروستەکە؟ ئەوەی لەناو قسەکانە هەیە لە مەیدانە ئەبینرێ لە مەودووە شتێک سەوزەکە یان نا؟ ئەم پرسیاری دووە موستیەمە ئێمە کە لە ئەخیراوەتم هەندێک کەس وا حاڵیە ئەوەی لەسەرە کە قسە بکە
هەندێک کەسیش وا حاڵی ئەوەی کە لەسەری گوێ بگرێ ئیتر لە سنووری قسەکردن و لە سنووری گوێگرتن تێپەڕ ناکات تێگەیشت لە کاتێک نە شەرع داوای ئەمەیەکە و نە واقعیش داوای ئەوەیەکە ئەجا لەبەرەوە خەمی بانخواز یا خەمی بانگەواز تەنها لە سنووری خوتبە و وتار و وەعز و ئەو شتانە نییە من هەست دەکەم خەمی بانخواز لەگەڵ خەمی جوتیارە زۆریان لە یەکەچی زۆریان لە یەکەچێت من تازە خەریکە بم بە کوڕە فەلاح و کوڕە جوتیار و ئەو شتانە ماوەیەکە ئێستا زیاتر حاڵیم لە وەکو چۆن پێشتر حاڵی بووم لە ژانی بانخواز و ناسۆری و ناڕەحەتیەکانی بانگەواز خۆی لە ساڵانی ڕابردوو لە تەمەنی ئێمە و لەو قۆناغانەی کە پیاتی پەرمان کردووە ئێستاش خەریکە کەم لە ژان و معاناتی جوتیار حاڵێم هەست دەکەم تۆزێک لە یەکەچی یعنی ئیشەکان ناڕەحەتی و قورسیەکان لە یەکەچی خەم و مەراقیان لە یەکەچی بەڵێ ئەم لە مەیدانێکە ئەوش لە مەیدانێکەیە بەس ئەگەر بیان خێدە پاڵێک هەستەکە ئیشەکان زۆر لە یەکەچی جا هەندێک لە ئێمەوە حاڵی بۆ بانگەواز تەنها هەر بریتیە لەوەی کە تۆ قسەی خۆ بکە و تەواو وەڵێ کۆڵێ قل کەلامەک ثم امشي قسەی خۆ بکەوتە بڕۆ بۆ دوایە مەچوو لە کاتێکدا ئەگەر سەرنج بدەی ئیسلامەتی کاتێ بێ بەدەستی ئەمە گەیشتووە کە دائیمەن لە هەموو قۆناغێکا جیلێکی تیا پەروەردە کراوە و گەورە کراوە و حاڵی کراوە هەتا ڕۆوە مەسەڵەن هەر لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام جیلی سەحابە کە پەروەردە بووە پێغەمبەر نەیفەرمووە پێی ئایەتێک و بە حەدیثێکی تۆ بڕۆ جارێکی نەیە تۆ بەلای منە ئایەتێکی پێدا بێ حەدیثی بێت بە دوایە نەچوو بێ بەڵکو ئەوەی کە سەحابە بووە هی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام پێغەمبەر دەستی بەدەستیەوە بووە حەتا وەکو وەفاتی کردووە دەستی جا چی پێغەمبەر وەفاتی کرد بێ عەلەیهی سڵات وسەلام تا ئەو کاتە چی وەی سەحابەکە وەفاتی کرد بێ دەستی بەدەستیەوە یعنی نەیهێشتووە هەست بکە کە کەسێک لە پشتیوە نییە نەیهێشتووە هەست بکە کە پێغەمبەر غائیبە پێغەمبەر لە ئەو دابڕاوە ئاگای لێ نییە متابعی حاڵ و وەزعی خۆی ناکە کەسێک نییە خەمەکانی هەڵبگرێ کەسێک نییە دڵی بداتەوە کەسێک نییە سکاڵای خۆی لا بکەوانە یعنی هەموو لەحظەیەک پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هەوڵی داوە کە سەحابە هەست بکە کە پێغەمبەر حوزوری هەیە جا ئەو کاتانەی کە لە ماڵ بووە یا لە سەفەر بووە یا لە ئاشتیا بووە یا لە جەنگا بووە یا لە تەربیە و تعلیما بووە یان لە کار و کاسبی و ژیان و تیجارەت و ئەو شتانە بوو هەموو لەحظەیەک هەستیان بۆ کردووە کەوا کەسێک لە پشتیان وەیە کە پێغەمبەری پێشەوایە بە دوایان ئاچێت دەستیان لێ بەرنادە بەس لای ئێمە شتەکە بەعەکسەوەیە لەوانەیە سام دەورەی کە ئێمە یەکەینەوە هەر مەلا عەدنان و برایان و خۆشکانی خۆمان وا حاڵی بن بەخۆشمەوە تەبعا بەخۆشمەوە حاڵی بن بڵێ دەورێکمان کردووە دەخوا حەفستان بێخۆ ئیتر ناتەن ناسینەوە نە ئێمە خەم لە ئێوە خۆن نە ئێوەش خەم لە ئێمە بخۆن و هەرێکی بخۆن بەس ئەمە تەسەووری هێڵێ جا من بیلێم یان نەیلێم بەس ئەگەر لە کردارما وا بوو لە کردارما و من هەڵم ئێمە ئەسڵ وایە دەست لە یەک بەرنین یعنی من کە بە حساب ئەلف بێیەک ئەزانم ئەسڵ وایە باسی ئەسڵتان بۆ بکەم و خەندێک کاتێ هەر ئێمە لە ئەسڵەکە لادین ئەسڵ وایە ئەگەر تۆ بتوێ بە تایبەتی ئەگەر تۆ بتوێ یارمەتیم بێ توش هاوکارە بی دەستی لێ بەرنەدەم اینجا کۆڵێ هەر یعنی ئەگەر جایز بێم تەعبیرە ببورم دەستم بە گوێتەوە بێ دەستم بە دەستەوە بێ دەستم بە شانتەوە بێ دەستم بە سەرتەوە بێ تا بەرێکێک لەوانە قۆناغێک دەستم بە گوێتەوە بێ و بۆ کاتانەیەکەوە یاخیە بی چارەم لە کاتی یاخی بوونە بێ دەستم بە گوێتەوە بەسەر بەس لەو کاتانەیەکەوە تۆ پشتی من ئەگری منش دەستی تۆ ئەگرم طبعا من بش ببێت و ئیشەکەم ناڕۆ خۆم لەگەڵ دار و دیوارە مامەڵە ناکەم ئاشەکە دوولایەنەیە عیب نەبێ ئەگەر جایز بێم تەعبیر وەکو دڵداری وایە یعنی تۆ یەک تەرەفە پیاوێکە هەیە سوتاوە بۆ کچێک مەسەلەن شەر ئەگای لە حسابیشی بۆ ناکە هەر نازانێ هەیە یانی لە ماڵەوە دڵی وێران بۆ ماڵی وێران بۆ خۆی ماندووەکەوە یا بێ پێچوانەوە کچێک هەیە مەسەلەن لە ماڵەوە هەر لە خەو خەیاڵ و خۆتۆری کەسێکە کەسەکەیش هەر ئەسڵەن هەر بە خەویش بیری ناکەیتەوە ئەسڵ نامە دڵداری بە معنە ئیجابیەکەی بە معنە سەلبیەکەی نایێنێ بێت دڵ بدرێ بە یەک ئاوە گۆڕینەوەی دڵ لە مەوزوعا هەیە بە معنە سەلبی و کۆمەڵایەتیەکەی نە بە معنە دینی و ئەخلاقی و ئیمانیەکەی هاوچکۆ دانە فەرقی زۆر ئەگەر وا بوو ترە و کاتە ئێمە ئەتوانین وەکو عەرزم کردن ئێوە بتوانن پشتمان بگرن ئێمەش ئەتوانین دەستان بگرین ئیتر هیچەکە دوولایەنە ئەگەر پشتم نەگری بیش دەستی تۆم پێ ناگیری چی بکەم یانی ئەجا بۆیە لێرە تۆ نابێ وا تەسەووڕی کە دەورێکی کردوتەوە تۆ چەند شتێ بیستوتر تەواو ئەوەندە کافیە الحەمدولله و دەورێکی زۆر باشم بینی و ئەوەنە بەسە و وا هەستکە تێر بووی ئەسڵەن مەوزوعی بانگەواز و بانخوازی ئەو شتانە
هەموو دەورەی کە توی بینی یا هەموو محاضرێک یا هەموو دەرسێک هەموو کۆبوونێک کە بینی ئەبێ ئەسڵ وایە وەکو سوێراو بخۆیتەوە وابێ وەکو سوێراو بخۆیتەوە وابێ جا کەسێک کە سوێراوە خاتونێتی قەت ناشی دەی فەرموو سا ئێمە تینومانە سوێراوم دەرێ هەر دوایەوە چی کەمە دێتێ هەر تینوتی ناشکێتەوە ینی تو ئەسڵ وایە مامەڵەی سوێراوخۆرێک یان سوێراوێک بکە لەگەڵ ئەو شتانەی کە تۆی بیست بۆی دائیمەن هەست بکەی کە تینوت دائما هەست بکەی کە برسیتە حاجە و بەم مەوزوعانە هەیە بەس ئەگەر وا بزانی ئاوی حەیاتی خواردووە وا بزانی ئاوی زەمزەم و خواردووە وەڵا گاڵتە بە ئاوی شارەزور و نەورۆڵی و ئەرز و ئاسماندی هەڵە کاکەم ئاوی زەمزەم و خواردووە چی پێویستەکەوە ئەبێت تۆ وەکو عەرزە کردی وا بزانی کە سوێرایەک خواردبووی دایم هەست بکەی کە تۆ حاجە بەم فیکرە بەم عەقڵە بەم فەلسەفە بەم منهەجە بەم شەخسە بەم کەسە بەم گروپە هەیە ئەبێ ئەویش وابێ ئەویش وا بکە کە سوێرایەک پێدا ئەوش دیسان دووبارەیەکەم سوێرا بە معنە سەلبیەکەی نە کە تۆ دایم لە خەفەت و مەراق و ناڕەحەتیابی بۆ معنایی کە تۆ هەست بکەی کاکە تۆ شتێک دەستی بە شتێک وێدایە بدی وازی لێ بێنی و پشتی تێ بکەیت و سار بیتەوە دێ ئاجا خەمی بانخواز ئاوایە یا خەمی بانگواز بەم شەوش کڵێ جوتیاریش بە جوتیاری ئەگەر تا هەندێک شتان عەرز دەکەم مەسەڵەن جارێ پێشەی حاڵی جوتیار بکەنەوە بۆتان ئەگەر وا نەبوو بانخواز وا نەبوو تۆی بانکراو تۆ ئێستا لەم قۆناغا بانکراوی ئینا قۆناغێکە بانخوازی ئەش گونجی هەر ئێستا هەم بانکراوی هەم بانخوازیش بی هەر ئێستا لەم لەحزەیە ئەوستا ئەمڕۆ بانکراوی من قسە بۆ تۆکەم تۆش ماشەڵڵا جۆشل کردووە و یا ئەڵڵا یا ئەڵڵاکە باش بەس هەر لێرا کە چتە دەرەوە بانخوازی قسەی خێر بۆ دایکەکەی بۆ باوکە و بۆ برا و بۆ خوشکەکە و بۆ تەڵابەکانت بۆ نازانم چیوەمانە لێوا بانخوازی لەبەرەوە کرێ هەردوو دەورەکەت بینی ئاجا ئەگەر وانە بێ هەم ڕەنجی بانخوازەکە بێتە ڕەنجی فەرات هەم ڕەنجی جوتیارەکە بێتە ڕەنجی فەرات ئەبێ لەگەڵ یا بڕات تاسەر ئەمیش لەگەڵ یا بێ هەتاس ئابووێ ئەڵێم خەمی بانخواز و خەمی جوتیار زۆر لە یەکەچن ئەگەر نا تۆ سەیری کە تۆ ئێمە وەکو عەرزم کرد بەو تەجربەیە کە هەمانە لەگەڵ دنیای بانخوازی ئەوە شتێکم باس کرد بۆتە سەرەدایەکم کەشف کرد بەس ژیانی جوتیاریش تۆ سەیری کە حەل لە سەرەتاوە خەمی تۆ خەمی پەڵە خەمی کێڵان خەمی باران خەمی پڕی و تەنکی و سەردەرهێنان خەمی خوران خەمی دەرمان خەمی سووتان خەمی سون و کولە و فەوتان خەمی سووربوون و دروێنە و لە فەردەنان خەمی وەرگرتنی سایلۆ و فرۆشتنی بە حکومەت گیان خەمی دەستخستنی پارە و گۆڕینەوەی بە ئاونان یعنی یەک لەحظەی نییە ئەم فەلاحە فەقیرە لە قەلق و وەسوەسانەش هەر لە سەرەتاوە جارێ خەمی وزان توێژی باشی دەستکەوی ئەم جاری گیرمە خۆت تا توێژی باشمان دەستکە دوای خەمتە کەی پەڵێدا درەنگ پەڵەیەدا هەر مشکلەیە زۆر زوو پەڵەیەدا پێش وەختی خۆی هەر لەوانەیە تۆزە گرفتی خاڵ نەبێ دەگرفت خەمی شێڵان کەی بیشێڵی چۆن بیشێڵی بە خەرماشە بیشێڵی بە گاسن بیشێڵی کامیان سەرکەوتووە کامیان باشترە خەمی باران باران زۆر ئەبارێ لە حەدی خۆی تێپەڕەکە لافاوە کەم ئەبارێ نزیکە لە وشکە ساڵی و کێشە بۆ دروست دەبێ ئینجا درەنگ بەسەر بەتایبەتی لە مانگی پێنج و کۆتایی مانگی پێنجەکە وەکو ئەم ساڵی ڕابردوو کە باران ئەبارێ خەمتەڵی کاکە باران لێدا گەنمەکەم بۆ گەنەکە هەمووی خەسارە بێ کاکە پڕ ئەیچێنی هەر مشکلەیە تەنک و ئەوێشێنی هەر مشکلەیە کەی سەردەردێنی هەر مشکلەیە خەمی خوران ئەترسی کاکە مەڕوومەڵات ی ئاوایەکان مەڕوومەڵات گوێ ناتی کاکی شوانمان تەمان زۆربەی شوانەکان بە ناشوی نەبێ هەموویان نا بەس زۆربەی زۆرینیان گوێ نانی زۆربەی زۆریان گوێ نانێ نا بەناو خەڵ و خەرمانی تووشە وێرانێکا و هەرەوەندە مەڕەکەی خۆی پێ قەڵەو بێ خەمی دەرمان ئەی دەرمانیشی پێویستە کاکە سون و کولە پیا بوو تۆ خەمی دەرمانی بخۆی خەمی سووتان هەر ئەوەندێک سەری دێ ناو ئاوا گۆبکەی کرد و گەورە بوو ملی خوار کرد لە قورسیە کە تۆی پیا کردووە خەمتە بسووتی یەکت گەشقاتە بەسەکە لا لەو شارەزلە گەڕ لێ شتی بسووتی خەمی سونە و کولە و فەوتان ئەوە باسمان کردوان خەمی سووربوون و دروێنە اینجا مۆزعی دروێنەکردن و دەڕاسە و نەفەوتان و هەڵگرتن و خستنە چاڵی وەکو جاری جاران یان حکومەت ژیان وەرێگری لێمانێوەری ناگری پارەکمانە دەری سەر تای 2014 تا ئێستا پارەی لای حکومەت ئەو 2018 بەڕۆ 2010 اینجا وەکو دوای هەموو کۆتایی منە خەمی دەستخستنی پارە و گۆڕینەوەی بە ئاونان جا ئەمە تۆ سەرنجی ئەم دوو حاڵەتە بە ئەم دوو واقعە بدە واقعی جوتیاری و واقعی بانخوازی کارەکان خەم و پەژار و ناڕەحەتیەکان زۆر لە یەکە نزیکە بانخوازیش یا بانگوازیش ئاوایە بێت تۆ لەگەڵ کەسێکە کە خەم و لێ خوار ئاوا بیش ئەبێ ئەویش خۆی ئامادەکە ئەوە نەزانێت کە تۆ یعنی کۆڵی بە موقت پێکەوە بەسراون و هەفتەیەک دوان یان زیاتر یا کەمتر اینجا کۆ خەحافسی لە یەکتر کرد
خەمی بانخواز و خەمی جوتیار و ڕەنجی فەرات ئەگەر نا وانە بێ هەم بانخوازەکە ڕەنجێ بێت ڕەنجی فەرات هەم جوتیارەکەش ماڵی کاوە لە بێوەمانە ئاداتۆ بێ ئەوە دایم لە خەما بی بەڵام لەگەڵ ئەوەشە خەم بە معنای قەلق و وەسوەسە نە خەم چونکە ئەسڵەن قەلق و وەسوەسە شتێکی شەرعی نییە قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس طبعا خۆی گەر وەسوەسەی خۆش نایە بەڵام فەلاح لەگەڵ ئەوەی کە ئیشەکە ئەوە قورسی تایە تەوەکولیشی تایە تەوەکولی بخوای گەورە بەستۆ بەڵام بێخەمیش نییە کەسی بانخوازیش تەوەکولی هەیە لە کارەکەی خۆیە بەڵام بێخەمیش نییە ترسێ ئەمڕۆ ناسبینە تەرەبی و ڕاکە لە دەستی و بەگوێ نەکە و حسابی بۆ نەکە و مادووبوونەکەشی بەزایە بڕە لە وەک بە مەعنا دنیایەکی ئەوە نەبەس نییە و خاڵە باشە خاڵی چواردە مزگەوت و میدیا و بە خوریبوونەوەی ڕەسەکان ئەزانم خزمینە ئێستا کۆڵێ بەرەی مزگەوت و بەرەی میدیا پەیدا بووە بەرەی مزگەوت ئێمە مانانین خۆمان ئەوەی لێرێ ئەوەی لێرێش نییە ئەهلی مزگەوت ئێمە هەستەکەی مزگەوت بۆتە ڕەمزی بەرەیەک کە ئیسلامەتی و دینداری و موسڵمانێتیەکە میدیاش زۆربەی میدیا تەمان زۆربەی هەمووی نادیارە زۆربەی میدیاش بوونەتە ڕەمزی تەڕەفێک کە ئەوانش پێچەوانە بە مزگەوت پێچوانە بە فیکری مزگەوت فەلسەفەی مزگەوت منهەجی مزگەوت عەقلی مزگەوت بیرەکەنەوە نەکەرەوە دش بەویش ئەسڵەن بیرەکەنەوە ئەجا ئەگەر بەرەی مزگەوت مەسەلەن بەرەی مزگەوت ئاگای لە خۆی نەبێ بەرەی میدیا تووشی دۆڕاندنی گەورە گەورەیەکە کە تۆ سەرنج بی لەوانەیەشی بڵێ خۆ کاکە لە وڵاتی ماوە 5,000 مزگەوت هەیە باشە 5,000 مزگەوتی 5,000 مەلا و بانخواز و شتانە هەیە بەڵام ئەگەر تۆ سەرنج بی یعنی تۆ لە مزگەوتە لە شەو ڕۆژێکە مەسەلەن بە هەموو ڕۆژەکان تۆ 2 ساعات لە مزگەوتە مێنیتۆ با بە ساعاتێکە مێنیتۆ باشە لە شەو ڕۆژێکە حسابیشکە 1 ساعات کە کەسمان لە 1 ساعات لە مزگەوت نامێنینەوە بە هەموو ڕۆژەکانەوە تەبەن بەڵام میدیا یا ئیعلام وشتانە 23 ساعتی تر تۆ لە بەردەستی میدیای یعنی دیارە تۆ لە شەوێکە لە بەردەم تەلەڤیزیۆنە دانیشی 10 ساعت دانیش هەر لە عەسرەوە سەی تەلەڤیزیۆنەکەی هەتا بۆ 12 لە 3 بۆ 12 تقریبا 9 ساعتەکە لانیکە بەیانەکەشی کە هەڵسی پێشێ بچی بۆ مەکتەب و ئیدارە و بیدارە وشتان تەلەڤیزیۆنەکە تۆ ئێوش ساعتێکە بینی ئەوە 10 ساعت یعنی معدلی عامی ئێمە مناڵ و ئافرەت و پیاوانیش تەبەن لەوانەیە هەندێک حاڵەت بۆ هەندێک کەس وانە بێ بەس لە شەو ڕۆژێکە ئێمە لە 5 ساعت هەتاوەکو 10 ساعت لە بەردەم کەناڵ و هینەکان وەستاوی باسی فەیسبوک هەر مەکەوە فەیسبوک و ئەنتەرنێت و شتان بەس باسی تەلەڤیزیۆن هەبووە کەم جارێ ئێتۆ 5 ساعت هەتا 10 ساعت لە بەردەم مزگەوت لە بەردەم میدیا ڕابوەستی ئەوش میدیاش خۆتان زانن چی تایە میدیایەکەوە دش بە مزگەوت بیرەکاتەوە ململانی لەگەڵ مزگەوت و فیکری مزگەوت و فەلسەفەی مزگەوتە هەیە ئێ باشە 5 تا 10 ساعت لە بەردەمە ئەو بۆسی 1 ساعت لە مزگەوتە بی وەڵای باشە هەر خوا کاریشی کردووە مزگەوت بمێنێتەوە و مینبەر بمێنێتەوە و دینداری و مسلمانەتی بمێنێتەوە ئەچینە تۆ 5 ساعت دوای وەختی بەخۆ زانی بەتایبەتی ئەوەی تۆزی لەوانەی لە ژێرەوە دێن هەتا بە گەورەکانیش و هەندێکیان تۆ بەخۆ نازانی وەکو میدیا بیرەکەیتەوە کەناڵێکەیە چی پێڵێت و ئەو دووبارە سێبارەیەکێتەوە جارێ هەندێک عیبارات هەیە سەرنجەمدا ڕیکلامەکان هەتی ڕیکلام هەیە ڕیکلام بۆ برنج ئەکرێ بۆ صابون ئەکرێ بۆ خواردن ئەکرێ بۆ سەیارە ئەکرێ بۆ هەر شتێک ئەکرێ مەسەڵەن هەر بابەتێک ئەکرێ مناڵ هەمووی ئەو ڕیکلامە دووبارە دەکاتەوە گەورەکان باب هەر گەورەکان خۆیان لە مەجلیسە کە قسەیەکەی ڕیکلامەکەی ئەوم بۆتە سەرەتای جوملە و کۆتایی جوملە و ناوەڕاستی جوملە بەخۆشمان نازانم وەکو شیعر و سوود دووبارەیەکەن یعنی ئەوە مەشغوڵی کردوون تەئسیری لێمان کردووە بۆ ئێستاکەی ململانەیەکی زۆر گەورە لە بینی مزگەوت و ئەهلی مزگەوت و لە بینی میدیا و ئەهلی میدیا هەیە اینجا وەکو ئەگەر ئێمەش خۆمانی بۆ شلکەین وەکو خۆمان شل کردووە هەندێک کاتووە زۆرێکمان هەرچی خوریمان هەیە کشتی و کۆڵێ هەرچی ڕستمان هەبێت و بەخوری یعنی هەرچی ماندووبوونی ئێمە هەیە لێرە و لە هەزاران شوێنی تریش کەڵکی ترکەیکە هەموو قسەکانمان بەزایە ڕاو جگە لە خەم و مەراقیچ کەمە بۆ نامێنێتەوە بۆیە پێویستە ئەهلی مزگەوت خۆیان ئامادەتر کەن چونکە میدیا لەگەڵ ئێمان نییە کەمێکی نەبێ مزگەوتیش بۆ حاڵەوە دەبینی کە هەموو حڕەتێکی نییە و مزگەوت وەکو جارە نەبووتە مرکزی حەلی هەموو کێشێکی کۆمەڵایەتی و سیاسی و علمی و هەتا ڕۆمانە مزگەوتیش تا سنووردار کراوە میدیا سنووردار نییە میدیا سنووری نییە ئەسڵەن ئەدا لە هەموو مەسەلێکی مقدسی تو ئەوەی لای تۆ مقدسە ئەو لێدا پیاکێش و دەسی لێوەشێنی بەڵام لە مزگەوتە سەرڕای گەورەی مزگەوت سنووردار کراوە کارەکانی بەرنامەکانیەوە جا ئەوەی کەم ببەسم بوو جا ئەوەیە کە لێرە ئێمە وەکو خەڵکی بانخواز ئەگەر شایستە ئەوە بین کە ئەو ناوەمان لێ بنرێ پێویستمان بۆ هەیە کە بەرەی مزگەوت و کۆڵی خۆی زیاتر تۆخمەکە خۆی کۆکاتەوە اینجا ملاحظەیەکی سەرتان داوە خزمینە
ئێمە هەتا لە دەرەوەی مزگەوت حکوممانەکە یان چی مزگەوت حکوممانەکە خوشی بەڕێزە پۆشتە و پەرداخە عیبی نییە و ماشەڵڵا مؤدەب و محتەرم و عاقڵ و تاڕۆ برای بەڕێزە وەزعی باشە دینداریەکە ئەچێ بۆ مزگەوت و نوێژ دەکاتەوەوانە لە بازاڕانەوە ئەمما پێوە دیارەکە دینداریەکە لە زانکۆ و لە قوتابخانە پێوە دیارەوانە هەتا لە دەرەوەین مزگەوت حکوممانەکە بەس کە لە ماڵەوەین میدیا حکوممانەکە ئەنجار وای لە فلیمێکە شەڕێک بووە لە بینی ژن و پیاوێکە هەر عینی و شەڕ لە بینی ژن و پیاوەکە دووبارە بێتەوە جوێنێکەیە لە بینی ژن و پیاوەکە عینێ و جوێن لە بینی ژن و پیاوەکە دووبارە بێتەوە گرفتێکەیە گلەیەکەیە گرێچوەرەیەکەیە وربابە دڵ پیسیەکەی نازانم چیەکەیە لە بینی ژن و پیاوە لە بینی و براوخشکە دووبارە سێبارە بێتەوە ئەدەڵە لە ماڵەوە ئێمە میدیا حکوممانەکە با پێتان بڵێم يعني میدیا هاتووەتە ژووری نووسن و هاتووەتە مەطبەخ و هاتووەتە ژووری میوان و هاتووەتە هۆڵ و هاتووەتە يعني هەر ئەومە عیب نەبێ بڕات بنەوە حەمام و ئاودەسەوانە هاتووەتە هەموو شوێنێکی هەموو لەبەرەوە ئێمە هەرکێ لە خۆیەوە تەماشا بکە تۆ لە ماڵەوەی لەوانەیە بە خۆت نەزانی بەس وردی کە ڕاستەکەی میدیا تەحەکوم بە تۆوەکە یان جار واز نوێژەکەشی دێنین تەخیرەکەی واز لە قورئان خوێندنەکەی دێنین تەخیرەکەی بەگوێی دایک ناکەی بەگوێی باوکت ناکەی ئەڵێ پەلەمەکە سبەینێ پەلەمان چێ جارێ بەس لەبەر خاطر کە تۆ درامایەکە لە کیز نەچێ بەسەر یەکەواتە میدیا حکومی توی خۆ لە هەمووانە ئەو شتانە هەیە بە کەم یا بە زۆر ئاجا بۆ ئەبێ عیلاجی مۆزوع بکەنی خەمی لێ بخوری ئێمە چی بکەین بۆی لە ماڵەوەش هەر مزگەوت حکوممان بکە بەڵام میدیاش پشتگوێ نەخرێ معنای ئەوە نییە کاکە تۆ تەلەڤیزیۆنەکە داخەوە سەیری مەکەم نەوە ناڵم کاکە دەزانم ئەوە ناکرێ ممکن نییە من ئەڵێم کاکە پێویستە ئێمە ئیسفادە بکەین لە میدیا بەکارێ بێین بیکەینە وەسیلەیەک و ئامڕازێک یعنی ئێمە دوو بەرەمان هەبێ هەم بەرەی مزگەوتمان هەبێ هەم بەرەی میدیاشمان هەبێ میدیا بەڵام خزمەت بەڵام هەڵگری فکر و فەلسەفەی مزگەوت بێ ئاوە جا بۆیە ئەوە لەو تەناقوزە خۆمان دەرکەین ئەو تەناقوزە گەورەیە کە ئێمە ئێستا ئەومان لات وەکو عەرزم کردن ئێمە لە دەرەوە عیبمان نییە لە ماڵەوە هەزار عیبمان هەیە خۆتان بشەن یان هێلچۆ پرسە لەوانەیە تۆ ئەگەر لە ماڵی من نەبی من ئاگەم لە ماڵی تۆ نییە بەس تەماشای ماڵی خۆت کە چەند گرفت هەیە لەسەر مۆزوعی تەلەڤیزیۆن و دراما و فلیم و بەرنامە و ڕیکلام و ئەو شتانە هەر لە ماڵ بزن ئیشەکان بەڕێکی ڕۆشتووە سەبەبەکەشی ئەو میدیایە ئەو میدیا متخەلیفە ینی خۆپەرستەیە کە ئێوێ زۆربەی حاڵەکان کە ئێوێ ئێمە کۆڵی خێزان ئێمە هەڵوەشێنێتەوە اینجا کو فکری ئێمە هەڵوەشێنێتەوە هەڵمان تەچێنێ نەبێت بە هیچ بەخاوەنی خۆمان نەمێنی هەریشێک لە ئێمە لەوانەیە لە ماڵیان بۆ خۆی هەفتە لانی کەم هەفتانە گرفتی ڕۆدا ئێ زۆرە هێشتا هەفتەی گرفتی ڕووبا بۆ تۆ زۆرە جاروای گرفتە سەری کێشە بۆ جیابوون و ژنی پیا سەر کێشە بۆ شەڕی خوشکوبرا سەر کێشە بۆ شەڕی دیوان ژن و پیاوانە دێ ماڵ بوو بە دۆزەخ جا تۆ لە دەرەوە هەر دۆزەخ و لە ماڵەوە هەر دۆزەخ دیتر ژیان بۆچی باش خەڵە دەرەوە تووشی سەرێش و پێشەیەکە بێ ئەڵێ ئەسمە ماڵەوەی سەرحەتێکە کەچێتە ماڵش وەکو دەرەوە وایە دێک کاول بێ ئەو ماڵە بۆچی باش ئەجا بۆیە مەقسەدم چییە لێرە خزمینە بەسمەوە ئەبێ ئێمە فیای خۆمان بکەین ئەبێ بزانین کێشەی ئێمە لەکوێوە دێ لەکوێوە سەر دەردێنێ کێشە فکریەکان کۆمەڵایەتیەکان هەتا کێشە ڕۆحیەکان ئەوانە هەریشی لێمەش وەکو عەرزم کردن خاڵی نین لە کەمێک لەم کێشانە میدیاش لە جاتیەوە کە عیلاجی بکە ئەوەنەیە کە بەنزینی بیاکە جابێ ئێمە لە خەمی ئەوا بین ئێمە بەدیل بدۆزینەوە ینی ئێمە ئەگە بگەڕێن بەشون میدیای باشە ئەگەر هەبوو ئەگەر نا هەر لە حساب بیکەین کێشە و مشکلی خۆم بڵێ کاکە ئێمە مزگەوتمانەیە بەس میدیامان نییە ئەوش ئەوەندە بەس خاڵی پانزە ئەوە مەلامێران و تیپی بە شەرحنەکە لە خۆی عنوانەکە دیارە علم و عیبادەت و عەلاقات سێکوشکەی سەرۆری ئەزانی مەسەلەی بانگەواز یا بانخوازی ئەم سێ خاڵی زۆر پێویستە جارێ پێشە شتێ تۆ گەر علم پێ نەبێ هەتا لە مەسەلەی بانخوازیان هەر کارێکی تر لەو دنیایە کە تۆ ئیکەی ئەگەر علم پێ نەبێ تەجربەتیان نەبێ جا ئەکرێ بە علم فێربی لە ڕێگەی کتێبەوە یا ئەکرێ لە ڕێگەی تەجربەوە فێری بووبی من بۆ خۆم کتێبم پێ مهمە بەس ئەوانەی لە بواری تەجربەیان زۆر پێگەیشتون ئەوانم پێ مهمترە و ئەوەندەش کە حەز دەکەم گوێ بگرم لە ئەهلی تەجربە ئەوەندە حەز ناکەم گوێ بگرم لە ئەهلی کتێب ئیتر نازانم خراپەکەم باشەکەم ئێوەتان حکمی تیا بدەن معنای ئەوە نییە کە ئەهلی کتێب شتی پێ نییە وەڵا شتیان پێ هەیە بەس ئەهلی کتێب جارێ وکۆڵێ نەیتوانێت تەفاعول بکات لەگەڵ نەفسی ئینسان و فکری ئینسان و ڕۆحی ئینسان و هەڵسو کەوتی ئینسان و کێشە کۆمەڵایەتەکانی ئینسان وانە تا وکۆڵی واقعیشی بۆ دروست بێ بزانم قسانەی و تاشەنێ بە خەڵک ئەخوا چەندێ دەوری بینن لە گۆڕانکاری ئەو شتانە زیاتر ئەو ناو کتێبە شتەکان دووبارە دەکاتەوە ئاجا جنا ئەهلی کتێبم پێ مهمە و کتێبێشم پێ مهم خۆشم کتێبە خوێنم و کتێبم خوێندوتەوە
لەمە دوای هەر ئەی خوێنمەوە ئەوانە بەس مەقسەدم وەیە تۆ ئەگەر بتوانی ئەهلی کتێبیش بی و ئەهلی تەجربەیش زۆر باش بەڵام ئەڵم ئەوەندەی کە حەزم بە گوێگرتن لە ئەهلی تەجربەیە کەمتر حەزم بە گوێگرتن لە ئەهلی کتێبە بەڵام ئەوش مەرخۆشە و سێشم پیان هەیە تا ئەنازەیەک جا بۆیە ئێمە یا لە ڕێگەی عیلمەوە ئەم شتانە ناسین یا لە ڕێگەی تەجربەوە بەتایبەتی مەسایلی بانخوازی چونکە علومی شەرعی و شتانی پێویستە قورئانی پێویستە حەدیثی پێویستە و هەتا بابەتەکانی تریش يو خشت أنا زين مسائل علمية القرآن ديان آيات باسيك أو حديث في غمر خوا باسيك أو فاعلم أنه لا إله إلا الله فاعلم أنه لا إله إلا الله إجا تو باسي فعلمك تو بعلمها بما لا إله إلا الله جناتو باسي شيكي بو عالم يا كفر من يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات والذين أوتوا العلم درجات أجا جدر علما هي علمك من هي ديكورة بس رخصارة بس روي دروا يشتكانا بينا روي دروا أقل جوهري اشتكاني ظاهري اشتكانا بيني مظهري اشتكانا بيني ملام جوهري اشتكانا بيني القرآن فمن يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون يعلمون ظاهرا من الحياة يعني دي كودك للدنيا بس روي دروي دنيا زان بلام جوهري دنيا ناس متواتي جاء أكري علمك بدو الشغل بلا أويك علمي دنياية بو دنيا باش بس أفرم وهم عن الآخرة هم غافلون علم بآخرتش مهم ترى ولا بيشترى علم بدنيا هي لبيناي دنيا علم بآخرت هي لبيناي آخرت لبيناي دنياش هي بس بو دنيا كه فقط بس ظاهر دنيا كأناسية وإثبات شيء كله شهادة هي وخل جوي بو قالوا قربالية دور يدرس بو بس أقول لك قيامة دنيا علمي بآخرة دنيا علم بونا يعني كي آخرة الرؤداء أمان علم نية شو كده تواني من تواني بس شون الرؤداء لبرتشي الرؤداء بوشي الرؤداء نتيجة كي شيء معنا مهمة وعلم أنا تاني في بين الرجي نصوص قرآني ونصوص حديثي وأنا أجا علم قال لك مهمة بالنسبة لخلقي بان خوازر جا علم تشيب قرآن وحديث وأنا وتشيب واقعي خلقي ما دوجر علم ما فيسه دوجر يتر علمك بوحي علمك بوعي وحي أويك قرآن وسنة يا أويك إجماع وأنا بتابعتي وأنا كأصول يعني خلينا إجماع شوي شوي علم بقرآنه وسنته بإجماعه أجا أخواته فقه الشباب مثلا تو أنا اجتهاديها باجتهادي بمعنى فقهي كي بمعنى فكري كي بمعنى دعوي كي بمعنى كمالياتي كي يعني كسي شيء مبدع بلا كاري خوير إن جاكو علم يقول علم بوعي وعي خلقش أستي خلق لا شيء نازيك سامنا نقصانك وياك أقل لا أستي يوقس كان كم ليم تيبغن يتو بزانا كسي شيء سركوتو أقل لا أستي يوان نبو تقيسرت أنا ومن باسي شيء كم يا الله ويا كريم ودايب ليش الله قصينا كذا وخلي وخوز قاهر نهاتا والله استفادة منك دو أنا من إنسان يجي سركوتوني إيش قنجي ناو خطايتو بي يتبوهم زي خيم بجيري تو خو أستي هر أوندي ضلنا داور بيا وكنت مختصر جام طلبة كان نظامكم ناو بيان ألم بيان بوماوي أم ساعات مني ودلي خوت أنا مدني وعد بدو يبتان دمو يخون بوشي وخنا بومالو لما الله ضليك ما يبيس بيوني أجابوشي بس بو يبتان تيتانجي أنا محلي تانكموان يتر هي دلك أدا سيقيه هاشا شوي ينترى لبر إسرائيل مزوليناك جاء مسائلي بابتانا الزور ضروري ضلي بيتي قد ضلي نيتي فعلا توش أبيت مسبب وي كتينا قالوا يكون باسي شيء كم تشو شرحكم تشو عرزك أجاوي علم بالنسبة ليوز ركيزية كم باية كم كولي قلاية كمي معنوية وي إن جاء علمش أولي بيمشو علم بينديني وأنتو خلق يعني بو باش كردني بو باش كردني وأن خطو خلق أساسي علم توالي خلق جوبو يوقصوا أخوا ورقة وخدمته والله عبادتك خالد وما بو باش كردني وأن خطو خواي خل من عبادتي توناك تو عبادتي منك إيش من عبادتي خواي جوريك عبادتي جيو خطنا زنك كعبادات عندي عبادات من هي مالية يعني بمال أكري عبادتك وزكاة وصدقة وشتان عندي عبادات من هي الزينية والروحية بس الروح دوري تياهي وكو ذكر ودعاء وبارنا وبيكدنا ولا صلاة إخوائي قورا وكون وكائنات وشتانا وبيلن تأمل يقلابون وبو خواو قتني سوشي كو ويبزاني تولا قل خواهد شيء كي توشينا كي تو أو عبادتك من هيك عبادتك الروحية الروح ذات الروح وعقل وزين إنسان تيا دوري هي عندي عبادات من هي جستت يا دوري هي والله بحضور الروح شوك ونور شو
وەکو ڕۆژ و ئەوانە وهكذا هەستەکەی عیبادەت تەنها لە یەک جۆرە نییە هەندێک عیبادەتمان هەیە و هەندێک عیبادەتشمان هەیە هەمووی تیا بەشدارە ڕۆح تیا بەشدارە فکر تیا بەشدارە جەستە تیا بەشدارە ماڵ تیا بەشدارە وهكذا ئەجا بۆیە مەسەلەی عیبادەتیش ئەوە ئەگەر تۆ بتوێ بانخوازێکی ڕێک و پێک و چاک بێت بۆری عیبادەت بینی خۆت و خوا گەرمتر بکەی حتا بینی خۆت و خوا گەرم بێ بینی خۆت و خەڵکیش نزیکە بێ لەو گەرم بوونە نزیک ئەبێ لەو خاڵی سێم مەسەلەی عەلاقات طبعا ئەسڵەن پەیوەندی وەخت خۆی گەبیتان بێت لە خاڵی یەکەم یا دووەمەوە بوو نازانم چەندم بوو لە دەرسی یەکەما بوو وتمان بانخواز مەرجی نییە بۆ هاوڕێیەتی ئاجا بێ دەرگای کراوە بێ دەرگای کراوە بێ بۆ هەموو کەس چکە و پەیامێکی پێ ئەبێ کۆڵێ تۆڕی پەیوەندیەکانی بانخواز لە تۆڕی پەیوەندیەکانی خەڵکە سیاسیەکە فراوانتر بێ لە تۆڕی پەیوەندیەکانی خەڵکە کۆمەڵایەتی عاشایریەکە فراوانتر بێ ئەمە بێ مڵکی هەموو کەسێ بێ قسەی خێر بۆ هەموو کەسێ بکەوە وابزانەیەکەوە مڵکی هەموو کەسێکە ئینجاوەکو ئەو هەموو خەڵکە بەرپرسە لە هەموو کەس مەسەلەی عەلاقات گەلێک مهمە هەتا ئەوەش ئەتوان بڵم شتێکی دووسەرەیە بەشێکی عەلاقی بەخواوەیە بەشێکی عەلاقی بە خەڵکەوەیە ئەوەی کە عەلاقی بەخوایە چکە تۆ پەیامێکی پێ ئەوەی کە عەلاقی بە خەڵکە چکە تۆ بێ ئەوان ئیشت ناڕاوە ئەجا ئەم سیانە علمێکی باش و بەردەوام عیبادەتێکی گەرم و گوڕ و چاک عەلاقاتێکی بەرفراوان لەگەڵ خەڵکی ئەوانە سێ کوچکەی سەروەریە تر داعی ئەگەر علمی نەبوو ئیتر ناتوانێ حتا ناتوانێ عیبادەتێکی خۆی بکە ناتوانێ لەبین لەگەڵ خەڵکا وەکو بانخوازێ دەور بین وەکو خەڵکە توانی وەکو کەسێکی سادە توانی لەگەڵ خەڵکا بێت و بڕۆیت کەسێکی خێزانێکی دراوسێکی هەرچێکی لەگەڵ خەڵکا ژیان بە تەبیعی ڕاوە چۆنێ ببین بەس تۆ وەکو بانخوازێ بژیت فەرقیە پێویستە بە علمێکی زۆر هەیە پێویستە بە عیبادەتێکی زۆر هەیە پێویستە بە عەلاقاتێکی زۆر هەیە بەم سیانە تۆ توانی ئیش و بەڕێک و ڕاستی بڕا و پەرەی پێ بدەیت و ئەوەی کەم بەستە جێبەجێک خاڵی شەشەم شانزەم عەفو شانزەم بانگەواز و دین و دنیا و لاسەنجیە گەورەکە ئاجا ئێمە نەزەرەیەکی خراپ هەبوو لا يزال ئەم نەزرە خراپەی شەیە یعنی نەزرە خراپەکە خراپ حاڵی بوون لە شەریعەت خۆی یعنی خراپ حاڵی بوونە لە واقعی ئینسان و لە پێویستیەکانی ئینسانیش يعني ئێمە ماوەیەک ڕێیمان وە لا يزال ئەم تەسەورە هەر هەیە لا يزال ئەم تەسەورە هەیە ئەوەیە کە ئێمە پێویستمان بە دنیا نییە دنیا شتێکی زۆر زۆر خراپە زۆر بۆگەنە اینجا وەکو سەبەبی هەموو فیتنەیەکە پێویست ناکە ئینسان خۆی ماندوو بکەوانە خۆی ئەم قسەیە دوو لایەنی تایە لایەنێکی ڕاستی تیا هەیە لایەنێکی ناڕاستیشی تیا هەیە لایەنە ڕاستەکەوەی کە فعلا تۆ نابێت دنیا بکەیتە پێوەەر بۆ هەموو شتەکان نابێت دنیا لە ناو دڵتا بێ مەسەڵەن دنیا وای لێ بێتە کە بیکەیتە پێوەەر بۆ ناسینی خەڵک و دۆستایەتی و خەزمایەتی و برادەتی و هەتا ڕۆ بەڵام لایەنێکی ناڕاستیشی تایە کە تۆ وا بکەیت لە دنیا مەسەڵەن ئیتر يعني للتاو دنيا وقال قيامتي بيلنا كيوتو دين داري بيلنا كيوتو جاب بكرتك عمونا من درجه كم دنيا دين الدنيا هذه كان بيسان بيكتر هي بس توين بلي دنيا داري وسيليك وامراضك بو دين داريك يعني هندك سي اخوات توفيق دوا دين داريك هي بس كم تو تواني قسكني خير ني بو عالمه بس توين درجه دنيا داري وباروسرو سامان وخال اخوي رازي كاتشتي دسكي بس يمشي شمال لا سنجيك سهم انا هلا خلق مسلمانك ئەوەندەی لە بواری بززمان و خۆ دەوڵەمەندکردن و کار و کەسبێکە دەم و دەستیە لە بواری بانخوازیەکەوان نیە پێشتری خۆ بانخواز بوو هەر بانخواز بوو خەڵک گوێی لێگەڵ تۆمان بەس کە چۆت ناو مەسای تیجارەت و کار و کەسب ئینسانێکی زۆر ناجەحتر بوو ئەمە حاڵەتێکی طبیعیە ئەگەر بێت و بانگەوازەکە لێبیر نەچێتەوە و دەوری ئیجابەکە لێبیر نەچێتەوە دینداریەکەی ضعیف نەبێت لە پێناوی دینداریەکە هەشە بەعەکسەوە دینداریەکە باشە بەس ئەشتوی بالله دوکانێکی پێ ناچێ بەڕێوە نازانێت تاقەت و حەوسەڵەی نییە و خوارەندەی تاقەت و توانای پێناوە هەندێک کاتیشێ تاقەتتوانە هەیە بەس خۆی تەمەڵیەکە و نایە بچێت ناو ئەو سرەیەشێ جا بۆیە مەسائلی بانگەواز و بانخۆم ئەم دوێنێ پێر هەندێک میوانشتم هەبوو پرسیارم کردیانەتم ئەگەر زەحمەت نەبێ مەشغوڵی چینەوە یەکیانەی وەڵام دوکانم هەیە و ئەوکیانوەتی مامەسام و بەڕێزێکی تروتی وەڵام نازانم چی کار و کاسبێکی کەمان و تا هەرچی بۆ خۆی کار و کاسبێکی و زۆر دڵم خۆش بووە وتم وەڵای ئیشێکی زۆر باشەکەن کەسی بانخواز یاوانەی کە ئەهلی داعوە شتانن دائما بێ هەوڵی ئەوە بدەن کەەوە مەزدەرێکیان نەبێ مەزدەر بۆی محتاجی کەس دەمن دەست لە کەس بان نەکەنەوە جاران مەلا لە ئاواییە ئێستاش هەندێکی هەرماوە بە تایبەتی لەو دیو مەلا لە ئاواییە ئیلا ئەبوایە کە و ئیمامەتی کرد بۆ عالەمە ئەبوایە خەڵکی ئاوایی زەکاتی بۆ کۆکەنەوە و سەرفیتری بۆ کۆکەنەوە و مانگانەی بدەنێ خۆ مەلایش ئەگەر وای لێ دەتوانێت قسەی خێری نامێنێ عادەت و جارانیش لەناو لادێ ئاغایش بوو شێخیش هەبوو
ئەمەی چی پێژن خەڵکە سادەکەی شەبوو ئەوەی کە لە هەندێکشم بە مزور نایانە بن یا مزور یا خەڵکی کۆڵێ خەڵکی پێچەوانی ئەو دوو بنەماڵەیە مەلا ئەوە شێخیشی ڕازی کردایە ئەوە ماڵە بەگ و ئاغاشی ڕازی کردایە ئەوە خەڵکی عامیشی ڕازی کردایە مۆزوعەکە لە چیە چکە لە بەرەوان هاوکاریەکەن بەڵام ئێستا وەزعەکە تۆزێ گۆڕاوە سا چۆنە بێ زۆرێک لە بانخوازان هەیە مەزدەری ژیانی خۆیان هەیە چی تەعینە وەکو مامۆسایە هەر شتێکی تر یاوەی کە کار و کاسبی چییە لەبەرەوە ئەگەر کار و کاسبی هەیە بوو دەست کەس پان ناکاتەوە خەڵک زۆری لێ ناکات قەرالی بگۆڕێ بەرنامەی بگۆڕێ مەبدەئی بگۆڕێ یا خۆی بفرۆشێوان وی ضروري ئەمە چی حتا خوشکانی شەبە بۆ ئەگەدای مۆزوعەکە برایان نییە یعنی تۆ خۆشێکە بینی کە تەعینە مامۆسایە لە شوێنەکە یا موظفەیە دەوری داعویشە بینێ خزمەتە کامەن گەلێک مهمە کاتێ دەست لە کەس پان ناکات و مەمنی کەس نابێ ژیانی خۆی بە طەبیعی ڕاو حەڵال پەیدا کاتوانە جا بۆیە ئەبێ من تەوازونێک پەیداکەن لەم دوانە هاوسەنگیەکە بێ دەبین دنیاداری و دینداریە ڕۆژگارێکە بوو هەلە تەمەنی ئێمەیان وڵە کاکە دنیا چڵکی دەستە بە قورئان تانەوە دەکانش هەتانەوە دەکان ئەگەر فەقیرێکی قوربەسەرێک دوکانێکی دابنایە کونە دوکان دوکانێکی دابنایە کایان وڵە باوەشی کردەوە بە دنیا کورە بابە باوەشی چی کردەوە بە دنیا بۆ خاتری خوا ڕۆژانە بای 5 دینار چرا نافرۆش وڵە باوەشی کردەوە بە دنیاوەمانە بۆی وای نەکردایە اینجا وردەوە ئەم تەسەورە زاڵ بوو لەناوە هەندێک لە مسلمانە بەتەواتی خەڵک لە دنیاداری دوورکەوتەوە دنیامان جێش بۆ غەیری خۆمان ئێستا سەرنج بن کاکە ئێستا اقتصادی سەرئەرزی خوا بەدەستی چێوە ئێستا حالێ ئێمە لە ئازاری حساب کە میلەتانی مسلمان ئێمە وەکو سوڵکەر وەنی ئێستا حالێ بێ سوڵ بکەین کاک ئەوەشی کە دەستمان نەکەوێت بە کولەمەرجی بە خاوەنی هیچ نەماوین ئەوەی اقتصادی ژێرزەمین و سەرزەمین بە دەکەوتە دەستی کافر و بێدین و دوژمن بە دینداری ئاجا بەناوی زوهد و دنیا نەویستی و ئەو شتانە کاتێکە زوهد ئەوەی کە تۆ خۆ لە حرام پارێزی نەک زوهد ئەوەی کە تۆ حەڵاڵیش نەخۆی و حەڵاڵیش پەیانەکەی و حەڵاڵیش کۆ نەکەیتەوە ئەجا ئێمە پێویستە وەکو عەرزە کردی ئەو لاسەنگیە کە هەیە ئێمە دیندارین بەس دنیادار نین ئێمە قسەمان هەیە بۆ دینداری خەڵک قسەمان نییە بۆ دنیاداری خەڵک ئێمە قسەمان هەیە کەڵین کاکە دینی بۆ پەیاکەین ئیمانی پێ ئەدەین بەس ناتوانین بڵێن بە خەڵک دنیا و پێ ئەدەین ڕێگەیەکی بینێ کە دنیا بێت تۆ سەرشتان داوە خەزمینە یوسف عەلەیهی سەلام کە پێغەمبەر بوو عەلەیهی السەلام ئەسڵەن ئەو خطەی 15 ساڵی داناوە 15 ساڵی داناوە بۆ میلەتێک ئەسڵەن موسڵمانیش نەبوو هەر موسڵمانیش نەبوو خەویشان بینیوە بۆ خەوەی کە تەفسیری کردووە تەویلی کردووە بەدەمەی 15 ساڵی داناوە بەس بۆی کاکە بژین تزرعون 7 سنين دأبا حودا صار بيه بقر مقرين نوسني وخل بس هيك زراعات دعي كفرمي كاك صار حوصل دي بس هذا 7 عجاف حوصل برسيتي بس هذا دعي صار لي بانز موزعتان باشا بيوتار هيك ابو ملتي بك مسلمان جنبه بس ويستويتي لمرقيه وبيامي خواب جاني ودياري تبرر تماشي سيرتي يسفك بروني دار لانه سجنه بيش سجنه داي سجنش كاتك بوت عزيزي مصريش حتى كوتا ياكي بيامي كي بك بيامي خواب الرقيه اقتصاد وجان دويتي باشا كاكا او بيغمبر بوك دويتي من بو نيكن داود هروابو سليمان هروابو يوسف هروابو صحابه هندي كان جماليك ديارن هميان وابون جماليك ديارن عفوا كميان كاكا تو خوا بيداي لما جلب محالك بكاري بينا اجابوا مسائل دين داري ودنيا داري دج بيغني بلكو اصلي اكري بدنيا داري دين داريش بيداكي والحاصل ضلي خلق خوش كيك وكو دنيا وخوش قيامت شي خوش بس قال بزان الدنيا او بوت زوزخ بو يلا كاكا بو خاطركم الدنيا ما يقرب بصر قيامت اذا خلق ميدي بودرز نابي الاولى سنجيك هي لفكريه ما سباره بدنيا داري اصل وايك من بلين كاكا الدنيا شرع رقبي داين كهول بين بدسي مسلمان بي اصلا خوا تسخيري ازو اسماني كدو ايمي كدو خلقي مسلماني كدو بس ما خمان لا دين دير ابو نحكي لك قولي خمان خالي حفا هول هلا هلويست سياني برهم وبردوامي تو سرنج بي القران للصدان اياتا خويا قرات زلت كده موضوع هولدانك تو لسرت تو هولدي القران كده فرمي قوا انفسكم واهليكم نحرا القران ده فرمي قل هو الله احد القران ده فرمي ادعوا الى سبيل ربك بالحكمه والموعظه الحسنه القران ده فرمي وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم هروا هذا فرمي وجاهدوا في الله حق جهاده أن هذا فرمي ولا يغتب بعضكم بعضا ولا تجسسوا ولا تقل لهما أف صدان آيات دو جانبيتي هي مجموعين شتيتي هي كوا أوامرها أمر بيكا كوا كيش لو أنا كفرمي بانغواسكا وكو آياتك فرمي ادعوا يا فرمي جاهدوا قاتلوا قل قم قو
ئەمانە هەمووی ئەمری خۆی گەورە هەرچی سەبەر بە شتێکە هەندێکی مەسائلی ئەخلاقیاتە هەندێک مەسائلی ئیمانیە هەندێک مەسائلی عیبادەتە هەندێک شتێکەیە مهم خوا داوای هەوڵێک لێ مەکەوە بەعکسەوە هەندێک نەواهی هەیە کە پێمان دەفەرمێن غیبەت مەکەن جاسوسی مەکەن یەکتری مەکوژن حرام مەخۆن دەیان ئاەتمان هەیە لەم بارەوە خۆی گەورە تەکید لە مەوزوع کاتەوە ئێمە کەواتە هەوڵمان لەسەرە هەوڵ بۆ جێبەجێکردنی ئەمرەکانی خۆی گەورە و هەوڵ بۆ نەکەوتنە ناو ئەو شتانی کە خۆی گەورە حرامی کردووە لە ئێمە ئەو خاڵی یەکەمە یان ئێمە های یەکەمە هەوڵدانە ئەوەی کە پێمان نەکەوێت تۆ نامانەیە دوای باسی وەکەڵی هەڵە بەس لە ناو دنیای ئەم هەوڵە تۆ تووشی هەڵابی بتەوێنێت كل بني آدم خطأ جا بني آدم ئەکرێ داعیەکان بێ ئەکرێ مسلمانە سادەکە بێ ئەکرێ کەسێکی کافریش بێت تووشی کافر بوون بۆ ئەکرێ تەوبە بکات كل بني آدم خطأ لەوەی هەند ئێمە زۆر جاران حەدیثە بەس بۆ خۆمان بەکاری دێین والله كل بني آدم خطأ یەکسەر تەسەووری ئێمە لە ناو دائیرەی مسلمانێتیە جێگەی بێتەوە ئەجینا کافر بوونیش هەر هەڵەیە بەس هەڵەیەشی گەورەیە هەڵەیەشی بەسیط نییە وەکۆی کەوا من قسەیەکی خراپ لە دەم دەرچێ مەسەڵەن یا ساغ بم لەگەڵ تۆ یا تۆ بەعکسەوە ڕوو بە من جوای مەرحەبای من نەیەتەوە ئەمە شتێک ئەو شتێکی ترە هەردووکیان هەڵەی بەس ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەمایان هەڵەیەکی بچووکە هەردووشیان کە فەرمێ كل بني آدم خطأ وخير الخطائين التواب هەریشێک لێمە ئەکرێ هەڵە بکەین بەس باشترین کەسانێکمان کۆ زوو فرێ خۆمان نەکەوین زوو تۆبەیەکەن و ئەگەڕێنەوە بڕۆ لە دنیای بانخوازیش ئەکرێ ئینسان هەڵە بکات جاربێت تۆ هەڵەیەکی لە قسەیەکە هەڵەیەکی لە سلووکێکە هەڵەیەکی لە مامەڵە لەگەڵ خوشکێکە لەگەڵ برایەکەوانە هەڵەیەکی لە تەقیم و هەڵسەنگاندنێکە تەقیمی کەسێکەی ئێوە سەرنجتان داوای من لە تەقیمی خەڵکا زۆر لاوازی هەر خەڵکی بانخوازەیە جارێ بۆ کاری بانخوازی ئێمە لە هەندێک کاتە سەرکەوتوو نییە لەبەرەوە بانخوازەکان ئاگایان لە وەزعی خەڵک نییە نازانێت خەڵک داوای چیەکە هەمووی ناتەبە نازانێت خەڵک مشکلەی چییە و گرێ و گۆڵەی چییە تەقیمی وەزعەکەی پێ ناکرێت تەقیمی شخصێک و عائلەیەک و منطقەکە و مەسەڵەن ناوچەکە و هەتا کۆمەڵگەکەی بەتەواوی پێ ناکرێت لەبەرەوە شانی کە باسێکە واستەکەی بۆی هەندێک کەسی هەڵی کاکە وت چی و فڵان کەس باشە کەی و کێشە مشکلمان ئێستا و مشکلێم نییە مشکلی ترم هەیە خۆ ڕاستیەکە هەندێک کاتی ئەو خەڵکی کەواڵی هەندێک کاتیشی بۆ بڕوبیانەوە وەشێ هەندێک کاتی بڕوبیانەوە لە کاکەکەی وەختی وەڵا وەختی لای تۆ وەختی نییە وەکو تۆ بەس خەڵکی ترم کێشە مشکلەی هەیە عموما ئێمە لە تەقیم و هەڵسەنگاندنا زۆر هین نین زۆر دقیق نین تۆ سەرنج بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەحابی کە چێ بۆ لای مەسەڵەن داوای نەسیحەت لێکەن هەندێک سەحابی فەرمێ لا تەغضب تۆ تووڕەمەوە بۆ چکە دیارە پێشترم کەسەی ناسیەوەمانە ئەم کەسەی ناسیوە کە لە مەجای تووڕەبوونی حازردایان لەسەر پێ جا بۆ ئاگاداریشتان خودی تووڕەبوون خۆی خراپ نییە ذاتی تووڕەبوون ئەخە بۆ ئەگە سەرنج بێکە کەسێک لە عمری دوو جار تووڕە بۆ لەنگا وڵا کەسێکی تووڕەیە ئێکاکە خوا بەدگرێ و کەی تەقیمە بۆچی تووڕەیە ئەسڵەن ذاتی تووڕەبوون خۆی لە شەرع نەهی لێ نەکراوە چکە تووڕەبوون لە طەبیعەتی منە و طەبیعەتی تۆی شایە یعنی تۆ بە حالی تووڕە نابی بە قورئان وانی و تووڕەبی احتمال لای من وانی بەس لە شوێنی کار وای دەڵێ ذاتی تووڕەبوون لە شەرع نەهی لێ کراوە ئەی چی نهي ذاتي توربون طبيعية بس أويك لا توربون أبيته يعني شيء بهوي توربون يتكاية قصيك السقطة سلوكك ناشرينا كفرك أخوانا خاصة ناشريك ناشرين كني كسيك خدي توربون ذاتي توربون شتى باش بوك شيني خوي بكاتي خوي بس أوي ليه أبيته وشيء باشي يا خرابي أخرابه وقعدت توربون شتى باش ده بس أوي كمان لتقييم وهالصنعنا ما نزور دين ناتوين دور بيخوان خينه يساري شيء لما بيكلم مناقشة بلين زحمة نبيك شيء شجورة كان ملتي يمشي جامع درجة تهدوس على بيرك دوش تبيلنا كيتو بلاي شيء ثانوي كان شيء مادي كان شيء معنوي كان شيء فكري كان شيء كوملايات كان شيء اقتصادي كان شيء نتمشي كان يما يشتبه تواتي والله جدولك من جدول ني ما أنا بكيش هميشي كان غير كيش كاتي كان يما كوبان خاص بيسنا بوه كامي كيش جورة كان كدائمية كامي كيش بشو كان ككاتية هلا بدو بخوي كيشيت شيء وای کده که بانخواز و بانگواز لیرات وزی کاری سنودار بی ایل سلیمانی چی ایل هجرو گرمیان وشستان نظام آنش چی ایل هورامان چی مثلا هست کی تقییمش ورد مانی بموضوع كان پیش من بوی که جدول مشتانه دیسان بقول نوام دیاری بین که کامه کش جوره کانه کامه کش بشو کانه کامه فکری کانه کامه روحی کانه کامه نظام چی کان جابو يما هلا من هي بلام هلاش مجالي توبو قرانو اشتاني هي بو يلا هول من لسره دنيا هولش خاليني يلا هلا اینجا كل نقطة كتير هي يعني وياك توجي عليك بتواتي لخوي بزاره بيقول كاك والله من نو قرب الغيان نوتو كاك ناتور بين بيناكلي ام جور خو تقييم كدنيش الله يكتر تقييمي خويا كابا هلا لسانه والله ما بقولش انا خلقنا كشي واجني والله ابو خلناي باش ما شاء الله تو مخلوقي شي قنجوكيت وعيب النيه داري باش نقصوا باسي تواو توزع علم فيه هي عندي خلقي جولي يقريو جاك بري بي ما زياده كا
جا هەندێک کەسێک لە تەقیمی خۆشی هەڵێ هەیە بەعەکسەوە هەیە وازن ئەگەر ئەو نەبێت دنیا ڕوخی ئەگەر ئەو نەبێ ئەم ئیسلامیی بەیز نابێ ئەگەر ئەو نەبێ تەواو عالەمەشتی کافرە بێ کە بەس وانە ئەمرەکەی قوربان باش ئەو وتیان کاتەکە بەرە تەواو بنڕوە ئێ خزمێنە بۆیە ئەڵێم ئەمە دووبارە دائیمەن مەسائلی دەعوە و بانگەوازە شتانە لەسەر ئەساسی چی مەبنی لەسەر ئەساسی تەقیم و هەڵسەنگاندنی دەوروبەری خۆت ئەبێت تۆ بزانیت کێشەی خەڵک چییە داواکاری خەڵک چییە تاوەکو خیتاب و بۆ ئەو شتە دیاریکراوە بێ یەوە سەرنجێکی کەش بدەن خەڵکی نائیسلامی دژە بانگەواز و بانخوازەوانە هەستێکی بۆ لە زۆر شتا ناجحن ناڵم هەمووش لە زۆر شتا ئەگان لە خەڵک نەک لەوەی بەخەمی خەڵکەوە ئەزانم خەڵک لەکوێ ئەزانم کوێیەشێ خەڵک کوێیەشێ ڕۆحیەشێ فکریەشێ گیرفانی دێشێ لەو ڕوانگەوە قسە بۆ عالەمەکەیەکە حتا سەرنجی انتخاباتەکە بمەسەر انتخاباتی کرد بۆ خەڵکی ئیسلامی ژمارەی کورسیەکانی کەمە بێتەوە دەزانم مەسایلی بایکۆت و مایکۆت وشتان باشە و سەرەن ناکەم بەس تۆ حەقیقەتێکی بێ باسی کە حەقیقەت هێشتا ئێمە خیتابێکی دنیاییمان بۆ خەڵک نییە هێشتا ناڵم هەر نییە ئەڵم نیشتا نیمانە بەتەواوەتی ئەزانم کێشێترمان هەیە و دژایەتی هەیە و معامەرە و پیلان ژێڕی و میدیای خراپ و تاڕ ئەوانەمان بەس خۆ بێ جارێکیش لەومەی خۆشی بکەی مەسەڵەن هین واشێ 6 مانگ ساڵێکە پیا بۆ 8 کورسی 9 کەسی پەیدا کردو چونکە ئەدا لە وەتەری حەساسی خەڵک شتێک ئەڵێ کە خەڵک ئەوەیە بە کوردێکی ئەبێت تۆش ئەوە بڵێ بەڵام بە حەلە ئیسلامیەکە ئەبێت تۆش ئەوە بکەی بەڵام بە حەلە شەرعیەکە بۆ ئێمە هەستەکە تەقیمان ورد نییە ئەگەمان لە کۆمەڵگەی خۆمان نییە بۆ ئیشمان بەرەو دواوە ڕۆوەمانە دا کەڵم ئیشمان بەسمە هەمومانە بەسم تەرەفی دیاریکراو نییە ئەژینا تۆ لێو قەومی من لێم قەومەوە فەرقی چییە حەزەکەی تۆ هەزار ناو لە خۆ بنیم با من بێ ناو بوو اینجا لە پاڵێ دوای هەڵە اینجا کو هەڵوێست پێویستە لە هەموو هەڵەیەک خۆت بکەی خەڵک بکە هەڵوێستێکە جا هەڵوێست هەندێک کەسێ وا حاڵی بووە تۆی بێت دایم دەنگ بەسکەی تۆ هاوار بکەی مەرج نییە هەندێک کات هەیە بێدەنگی بۆ خۆی هەڵوێست هەندێک کات هەیە بە قسە هەڵوێست هەندێک کات هەیە بە یارمەتی هەندێک کات هەیە بە دوعا هەندێک کات هەیە بە تووڕەبوون هەندێک کات هەیە بە خۆ پیشاندان هەندێک کات هەیە بە شەڕ ئێت خۆ وایە هەموو دنیا وایە لێهاتوو ئەبێت تۆ بزانین چی جۆرە هەڵوێستێکە لێ داواکەی چونکە ئەو هەڵانەی کە خۆتێکی جیایە ئەو هەڵانەی کە خەڵکی کات جیایە هەڵەیەکەوە لە حقێکی مادی تیافوتێ فەرقی هەڵەیەکەوە حقێکی معنوی تیافوتێ فەرقی هەیە عموما ئێمە پێویستمان بۆیە کەسی بانخواز بێ هەڵوێستی بێ لە هەر هەڵەیەکە ڕووەدا هەڵەکان جوکو پێم وتی دایم چاوەڕوان مەکە کە کەسی بانخواز بەدەنگێکی بەرز قسە بکە وەلەو من لەگەڵ ئەوام زۆر کات وابێ یعنی نەترسێ لەوەی ئەوەی کە پێیەتی بیلێ مادەم پێویست بکە مادەم زەمان و مەکانەکە داوای بکەوەمان با بیلێ بۆی خەڵک بزانێکەوە شوێنێکەیەکەوە بۆتە پەناگای خەڵک حەل و چارەسەر لەو شوێنەوەی بۆیە هەوڵمان دەوێ هەڵەمان هەڵە ڕۆدا لای ئێمە بەڵام هەڵوێستیش واجبێکی شەرعیە بۆ لێ سیادی بەرهەم و بەردەوامێ هیچێک لەم سیانە بێک نایانکرێ تۆ هەڵە کاتێکی کە هەوڵ بدەیت هەڵوێست کاتێک پێویستە کە هەڵە ڕوودا ئەم سیانە بێک نایانکرێ وەرە هەوڵ هیچ مەدە بۆ خۆ لە ماڵەدا بنیش کەس باسم ناکە هەڵەش ڕوو نادا کەسیش داوای هەڵوێستی لێ ناکە بەتایبەتی خەڵکی بانخواز پێویستە زۆر ڕعایەتی ئەم بینە بکە بۆی تۆ سەرنج بە بەتایبەتی لە زوڵم و ستەمیش پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام یەکەمین کەسانێک لەسەر ئەرزی خوا لە درێژایی مێژووە کە خاوەنی هەڵوێست بوون پێغەمبەران دوای پێغەمبەران شوێن کەوتوانی ئەوانە ئەوان بە حەیاتی بێ هەڵوێست نەبوون بە حەیاتی حتى بالنسبة لپێغەمبەرانەوە ئێمە لە ئوسوڵ فقه مادیەکەی خوێنین ئەڵێ لا يجوز تأخير البيان عن وقت الحاجة لا يجوز تأخير البيان عن وقت الحاجة نابێ بەیانی شتێک ئەگەر کاتی هاو دوای بخەی بۆ وەختێکی تر بەنسبەت پێغەمبەران واجب بوو یەک شت نەهاتوو بەسەر ژیانی پێغەمبەرانە ئیلا بەرامبەری هەڵوێستێکیان بوو جارەوەی هەڵوێستەکە ئەو بوو کە هیجرەتیان کردبوو جارەوەی هەڵوێست بوو کەوا جەنگیان کردووە هەندی هەڵوێستی خۆیان تۆڕە کردووە هەندی هەڵوێستی قسەی خێیان تیا کردووە هەندی هەڵوێستی سڵحیان تیا کردووە و هاکەزا یعنی پێغەمبەران یەکەمین کەسانێکن بە درێژایی مێژوو لە هەموو کە زیاتر خاوەنی هەڵوێستی خۆیان بوون یەک حادثە ڕوتێپەڕی نەکردو ئیلا هەڵوێستیان تیا بووە چی بە قەول چی بە فعل یا بە هەردووکیان ئاخر خاڵ هەژدەهم چونکە ئینزاریان کردو کە کاتەکە بەرەتەوا بوونەڕوا بانخواز دەم بەخێرە یان دەست بەخێرە یا هەردووشیانە بەڵام نەڵم هەردووشیانە و ئەسڵ وایە واژبێ حەدیثێکی قودسیمان هەیە خزمینە ئەو حەدیثە قودسی هەروە هەندێکتان بۆ خوێنمەوە کە تیا خوای گەورە فەرمێ یا بنە ئادەم مەرضت فەلەم تەعودنی ئەڵێ ئەی بەنی ئادەم من نەخۆش کەوتم و نەهاتی بۆ لە
عبارەتێکی سێرەوانە لە حەدیثی قودسی خوا بفەرمێ من نەخۆش کەوتم و تۆ نەهاتی بۆ لە قیامەتە لە بابی لە من لە لەحظەی محاسەبەی عەبدەکانی خوای گەورەیە ئەنجاکو ئەپرسن ئەوانەی کە خوای گەورە محاسەبەیان لەگەڵ خوایە تۆ بۆ نەخۆشەکەوی تۆ پێویستی بە نەخۆشی نییە و پێویستی بە زیارەتی مێژ نییە أفرمي أما علمت أن عبدي فلانا مريضا فلم تعده حتى عبدي فلان عبد يعني ناوكيبا بون منا عبد الرحمن نخوش بو سيدانا معي ربك حتى لا فونك شي بوينك أجاوا بوينا يخوم دينا تكو خوم ما ويك نخوش زا أتشين هاتو هل إسابا خم خوا تلفونك مبكا ريزني حتى أفرمي عبدي فلانا حتى ناوكي ديني هناليف يعني ناوكي دي توجي ناس زانين شي نشو يعني زاني وتو بس نشو بس يا شي نكل نخوش اخو شويه بقى كل يزني بسيط شي جا تخو جواب قصي يزني بسيط اخو شويه بقى اخو يعني بخلاوه زور نجيب يا مدى اماش كارك خرافه كان لا مبالغه ان جاكو هر اوجنا طبعا جاء فرمي اما علمت انك لو عدته لوجدتني عنده اگر بچو تاب ولا لا او من ابيني من هست بمن اكر يعني رحمتي اخوا لي خوشبوني اخوا بركتي اخوا لاكرنوي خوالته يساين وهي بيك يعني شو كان هاتو بلام دزانم بس تلفوني كله جمد جيان خان تلفوني كله بس يعني كده مال او ممنون خمي خودنا بيش الله قرنا ازاوي يا هل عيني وحديث قدسيه خوي غير باسي وكا كفرني يا ابن ادم استطعمتك فلم تطعمني من دواي خواردنم كل نوده خويا جان خذ بيسي بخواردني فرمي فلان عبد حتى فرن فلان عبد بيسي بخواردن بو بلانتونو ده اگر الله اما علمت لو اطعمت ولا وجدت ذلك عندي اگر وقت خوي خواردني بدايه باوي سلام من دستك ولا قيامته يا كفرمي فلان عبد من دواي خواردنوي كل ندا بيري كنت يحدث كلام شو شقليه جاء ايش بشاركاته كتب بيسي بينيه فرمي اما انك لو سقيت ولا وجدت ذلك عندي اگر وقت خوي تينوتي او مش كان داي سلام من تينوتي اشكا يعني تسلم حديثنا كمان بلاجنين بانخواز ليرا حتى انها دم بخير ني دز بخيرش جاء من وقت خوي فتري استامنا خوشيم جارنا جان خان نودا كان جاري نخوش كوتم دو حتى وضع مزخرب جاء من انا خوشناك ما نخوش كوتم مزخرب من دي باشا قربان طاو اخر الموضوع ان شاء الله ما هو يدو حتى وضع مزخرب زوج الناس رفيق الناس كان كزنا ولا يحكزنا نمزايد شيء استاشتينا قشم شيء حالين ابو باوكشم بالرحمة بيا اخوا لما له بيوتم عبد الرحمن جان هو الرفيق كوار رفيق نزيك كان كوار رفيق نزيك كان وتودو حفتي او انا خوشي كوتي لماله طبعا من ازار مهبو بس ابقى او انيك ازاري ده شكو راسي كر اجا يسا اشتك معسكر دن بيش درسك نخوش تشاو دره خاوەن تعزیە هەر بۆ شۆشقلێ مەسەلەن چاو لەسەرە نەخۆش چاو لە دەرە خاوەن تعزیە چاو لەسەرە یعنی چاو ژێر بزانین کێ دەیوچێنێ نەخۆشی چکە تەنها لە ماڵەوە کەوتووە چاو لە دەر بزانێ خوای ئیشە بنێرێ خزمێ دۆستی دراوسی تەقێ با دەرگا دوو قسەی خۆشی بەقەدڵی بداتەوەوانە ئەجا بۆیە ئێمە وەکو بانخواز ئێمە چەنە دەم بەخێر منش دەست بەخێر بێت هەوڵێ بدە خەمی خزمێک دەردی دەردەدارێک دوو تۆرا و تەبا بکەرەوە نەخۆشێک بەسەر بکەرەوە دڵشکاوێک دڵ بدەرەوە تیاماوێک هۆشیار بکەرەوە ئەجا ئەمە تەنها هەر بەس نابێ ئەهلی قسە بێنێ بێ ئەهلی کار و ئەهلی ئیش و ئەهلی ئەوەش بن کە واقعەکەش بگۆڕن بە تەواوەتی با بەس بێ سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته